لە هەر جێگەیەکەن سڵاوی ئەمەتان لێ بێ و بەیانیتان باش بێ و ڕۆژەکەتان پڕخێر و بەرەکەت بێ. لەگەڵ هاوکارانم کۆمەڵێک بڕگە و بابەتی جوانمان بۆ ئامادە کردوون و لەگەڵ میوانەکان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمدا باز لە زیان و مەترسیەکانی دەرمان و نەشتەرگەری کێش دابەزاندن و تەندروستترین ڕێگاش بۆ دابەزاندنی کێش چییە باز دەکەین و میوانی تایبەتمانەیە. لە تەوەری دووەمدا باز لە کڕین و هەڵبژاردننی ئۆتۆمبیلی دەستی دوو دەکەین، چۆن وا بکەین فری و نەخۆین، چۆن ئۆتۆمبیلێکی باش لە بازاردا هەڵببژێرین. بێگومان بۆ ئەم تەوەرەشیان میوانمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین. اینجا دەچینە لای بابەتی یەکەم. 10 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادی دامەزراندنی یانەی مەدا بۆ خوێندنەوە. لەم یادەدا سەرپەرشتیارانی ئەو یانەیە ئاشکرای دەکەن کە ئامانجیان بەرەو پێشبردننی فکری گەنجان و لاوی کوردستان و عێراقە بە جۆرێک کە دوور بکەونەوە لە تەکنەلۆژیا و یاریە ئەلیکترۆنیەکان، هەوڵ بدەن خۆیان بە پەرتوک و خوێندنەوە سەرقاڵ بکەن، بۆ ئەمەش بە هەزاران ئەندامیان لە خۆیان کۆ کردوێتەوە. کاتێکیش دەڵێن کە دوور بکەونەوە لە تەکنەلۆژیا مەبەستیان شێوازە خراپەکەیەتی. 10 ساڵە یانەی مەدا لە پێناو خوێندنەوە کار و چالاکی دەکات. بە سەدان کەس لەم یانەیە ڕاهێنانیان کردووە بۆ ئەوەی بخوێندنەوە و بنووسن. ئەوەی یامان جیەمیانەیەیە گەنج و مێرمەنداڵ دوور بخاتەوە لە تەکنەلۆژیا و زیاتر سەرقاڵ بن بە کتێب و خۆڕۆشنبیرکردن. تایبەت جیانە گەنجادە ji ber ku wek em dizanin du wexta an hade du wexta em bêjin teknolojiya de du wexta ku bêtir guhdana gincê neh bi tablêta ye û bi vîdeo û wexta sûreta ye wexta vîdyohata ye ermanca me ew e ku em karibin vî nifşên hê bere xwe bikişînin bere xwendinê bikişînin taybet pirtûka kaxezî. هەر گەنجێ لە تەمەنی 14 ساڵ بەسەرەوە بێت دەتوانێت بەشدار بێت لە خول و وەرکشۆپەکانی ئەم یانەیە و پێویستە بۆ 12 جار بەشداری کۆبوونەوەکانی ئەوان بکات تا ببێت بە ئەندامی یانەکە. لەمەدا حەزمە زۆر ینی وەکتزان پرتوک بوو تشتێکی ئەساسی لە ژیانی مە. ڕۆژێکی کتاب نەخوێنم ینی هەر راپەرێک بژی کە بخوێنم مرتاح دەبم کە نەخوێنم حەز دکەم بە مەسئولیاتێک ینی فێری برادەرەتیە بووم فێری ئیشی جەماعی بووم و زۆر کێفخۆشم کە 10 ساڵ ئەم ئێستا لێرەنە یەکەم یانەیەکی گەهشتی ئەو ئاستە 138 کتاب بخوێنن ینی. من بەشدار بووم لە ڕێگەی ینی سوشیال میدیاەوە من دیت دوایە من ڕۆشتم لەوێ بەشدار بووم. بەڕاستی زۆر من قازانجی باش لێ کرد لە مەجای فکر و ڕامان و خوێندنی پرتوک. من بەرێ حەزم زۆر لە خوێندنی پرتوکە بوو و ئەوە دەرفەتێکی زۆر باش بوو دەدا بۆ من بۆ هەموو خۆرت و جوانن کورد و عەرەب و ئەوانە هەموو. ئامانجی یانەی مەدا کارکردنە لەسەر فکری گەنج و لاوان بە جۆرێک کە هەموو بابەتە فەلسەفی و ئەدەبیەکان دەخوێنرێت. ئەو بابەتانەی کە لەمەدا گرنگی پێنادرێت بابەتی سیاسی واینی. ڕێناز سالی کوردستان 24 هەولێر. بڕیاری خانەنشینی لە سەرەتای ساڵەوە ژمارەیەک لە هونەرمەندانیشی لە وەزارەتی ڕۆشنبیری گرتەوە. ئەم هونەرمەندانە هەر لە مانجی یەکی ئەم ساڵەوە ماڵاواییان لە کارەکانیان کرد و چوونە ماڵەوە. بەڵام خانەنشینێکی زۆر لەو کەسانە وەکو خۆیان دەڵێن وەک کەسانی تر نییە، بەڵکو کاتیان بۆ گەڕاوەتەوە بۆ ئەوەی چالاکی زیاتر ئەنجام بدەن. ساڵانێکە پەنجەکانی لە عەشقی کەمانەکەی دادەژین. عەشقێک سەدان سۆلۆی ناسکی بەرهەم هێناوە. سەید ئەحمەد ڕواندزی لە دەستپێکی ساڵەوە بڕیاری خانەنشین بوونی دەرچووە. ئەو فەرمانبەری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بوو. ئێستا لە کار و وەزیفەکەی نەماوە،
بەڵام لە هوەرەکەی بەردەوامە. ئەو خانە نشینبوونەکەی دەکاتە دەرفەتێ بۆ گەڕانەوەی کات تا بەرهەمی هوەری زیاتر بخڵقێنێت. حسم دەکرد کە لە ڕۆژانە فراغێک لە ژیانی مندا هەیە. ئێستا من کە خانە نشینبووم بەڕاستی زۆر پێخۆش بوو لەوەی کە بتوانم لە کارەکانمدا زیاتر پێشکەوتن بەخۆ بینم، زیاتر هیزرم فراواتر ببێ، بیرم فراواتر بێ لەوەی کە چۆن بتوانم هەم لە کاری ئەرێنجوە، هەم لە کاری بڵێن دابشکردنی مۆسیقا و هەم وەکو ژنیش ڕۆژانە من بەڕاستی پێویستیم بە 2 تا 3 ساعت پرۆڤەکردنێ بۆ خۆم. بڕیاری خانەنشینی زۆرێک لە فەرمانبەرانی وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردەی گرتووەتەوە. مامۆستا جەمال 32 ساڵ خزمەتی هەیە. ئەو بڕیارەکەی بەلایەوە لە ناکاو بوو، چونکە بەپێی تەمەنەکەی خانەنشینبوونەکەی ساڵێکی مابوو، بۆیە کۆمەڵێ پلانی بۆ شوێنی کارەکەی دانابوو، بەڵام نەیتوانی جێبەجێیان کات. خانەنشینبوون وا دەکات بەرهەمی نووسینی زیاتر کات، سەرقاڵی نووسینەوەی ژیانی هونەرمەندانی کوردە و لەم بوارەش بەردەوام دەبێت. سەرقاڵی نووسینی ژیاننامەی ئەو هونەرمەندانە بووم بە تایبەتی بواری مۆسیقا و گۆرانی و هەمیشە گەڕاوم بە دوای ئەو هونەرمەندانەیە کە ڕاگەیاندن یا زۆر دەرنەکەوتون یا فەرامۆش کراون یا کەم باسییان لێوە کراوە و بابەتەکانی منیش کە کردبوون هەر ئەوە نیە لە سنوورێکی جوگرافیایەکی دیاری کراوە قۆرق بوو بێ نەخر تەواوی هونەرمەندانی کوردستانە. ئەگەر خانەنشین بوون بۆ هەر فەرمانبەرێکی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ماوەیەکی زۆر کارکردن پشوویەک بێت، ئەوە ڕەنگە بۆ هونەرمەندان جیاوازتر بێت و دەرفەتێک بێت بۆ کاری هوەری زیاتر و سالاکی بەرفراوانتر. ئێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. چێشی زیادە یەکێک لە گرنگترین ئەو ئاریشانەیە کە خەڵکی بەخۆیەوە سەرقاڵ دەکات. مای نەخۆشی و چەندان کێشەی تریشە. زانکۆکان و ناوەندەکانی لێکۆڵینەوە بەردەوام ڕێنموێیی نوێ بڵاو دەکەنەوە و توێژینەوەی نوێ دەکەن بۆ یارمەتی خەڵک بدەن خۆیان لە کێشی زیادە ڕزگار بکەن. ئەمە تەوەری یەکەمی ئەم ڕۆمانە. دکتۆر ئالان یاسین پسپۆڕی چارەسەری خۆراک لێرە میوانە لەگەڵمان گفتوگۆی لەگەڵ دەکەین. دکتۆر زۆر بەخێر بێت. باستان دەکەم. هەر بژیت. باجاری لێوە دەست پێ بکەین قەڵەوی چییە؟ طبعاً قەڵەوی بریتە لە کۆنیشانی کۆمەڵێک نەخۆشی. باشە کەڵەکەبوونی چەوری لە ناو بەشەکانی ناوەوەی جەستە لە ڕێی خەڵۆک و ئەندامەکانی ئۆرگانەکانی جەسەت چێ قەڵەوە باشە پێوانەی بارستەی جەستەی کە BMI پێدەوترێتن لە سەروی سی بیتن، یعنی لە سی لە بۆ 35 قەڵەوی جۆری یەکەمە، لە 35 لە بۆ 40 قەڵەوی جۆری دووەمە، لە 40 بەرەوسەرەوە پێدەوترێت سمنەی مفرەتە. باشە کە دەڵێن بابرن بریتە لە کۆنیشانی کۆمەڵی نەخۆشی واتە دەتوانێت پێبرێن داچی نەخۆشیەکان لەبەر چێ زۆربەی کێشەکانی تەندروستی لە قەڵەویەوە دروست دەبێتن، وەکو نەخۆشیەکانی دڵ و جیرانی خوێنبەرەکان باشە شەکری جۆری دوو بەرزەپەستانی خوێن و ئەوانەی کە با بڵێن کێشەی فەقەڕات و ئینزیلاق و ئەوشتانە حالەتەکە خراپتر دەکە هەتا وەکو کۆمەڵێک زۆری شێرپەنجە لە قەڵەویەوە دروست دەبێت وەکو شێرپەنجەی پەکەریاس، شێرپەنجەی ڕێخەڵۆک، شێرپەنجەی مەمک، پرۆستات. بێزگە لەوانش یعنی کەسانی قەڵەودانی مەمپشی تەنگن پرخیان دێتن کۆمەڵی فاکتەریتکە یعنی ئەو کار لە بۆ کۆمەڵێک نەخۆشی تر ئەو هەموو ئەوانە پێیان دەوترێت کۆنیشانی کۆمەڵی نەخۆشی و دەتوانرێت پێ بوتێت داچی نەخۆشیەکان. باشە دکتۆر ینی هەمیشە دروستە قەڵەوی وەکو نەخۆشی سیر بکریان هەندێک هەیەت هەر جیناتە ینی بۆ نمونە جیناتی و مرۆڤە هەر لە بوونیەتەوە وایە. سابینی مناڵ هەیە کێشێکی نۆرماڵی هەیە تەمەنی بە نمونە 5 ساڵ وەربگرین مناڵی ژێ هەر تەمەنی 5 ساڵەکە چی کێشی دووەنەی ئەوە دەرکەنە هەندێک شت دەوە دەبینێ لای ئێمە وەکو پێوەەر باڵای کەسەکە دەور دەبینێ لەسەر ئەساسی باڵای کەسەکە و لەسەر ئەساسی کێشی کەسەکە ئیتر ئینجا دیاری دەکرێت هەیە باڵای بەرزە
قەڵەویشە بەڵام پێوە دیار نییە فمەسەلەن چکە لە بۆ کەسێکی باڵابەر زیاترە کێشەکەی لە بۆ کەسێکی با بڵێن 150 سانتی 155 نابی لە 6 کیلۆی زیاتر بێ ئێمە چۆن ئەو پێوەرە دیاری دەکەین فمەسەلەن دووجای باڵای خۆت باشە فی 25 دەکەین کە 25 تازە باسمان کرد بریتێ لە چ دوا پێوانەی بارستەی جستە یعنی فمەسەلەن تو کو دیاری دەکەی لە 8.5 لە بۆ 24.9 برێ 25 ئەوە بریتێ لە پێوانەی چێشی ئاسایی لە بۆ تو فمەسەلەن باشە بەو شێوازە مەدە دەزانی فمەسەلەن ئەو کەسە پێویستە دوچێشی نمونەی چەند بیتن باشە بەو شێوازە دیاری دەکرێتن باش ئێستا با باسی نمونەیە بکەین با بڵین ئەگەر کەسێک باڵای 180 سانتی جوانە واتە کێشی چەندێک بێ دروستە 180 سانتی ینی دەکە مەترێک و 80 سانتی وایە دووجای 1.8 في 1.8 في 25 دەکەی بریتە ئەوە لە دو چێشی نمونەی بەڕێستن فمەسەلەن ئەگەر ئەمن مەترێک و 67 سانتیم بن دووجای مەترێک و 67 سانتیم في 25 بکەین ناوی چێشی من لە 70 کیلۆی زیاتر بیت 70 کیلۆ بەڵێ کاگە زیاتر بوو فمەسەلەن لەو دامانە 11 کیلۆمان زیادە تقریبا چۆن دیاری دەکەن ئەم قەڵەومیانە فمەسەلەن هەینە دیسان چێشی خۆم فمثلا ئەگەر 81 کیلۆگرام بم لەسەری 1.67 في 1.67 دەکەی دووجای باڵای خۆت تقریبا دەکاتە 2.8 باشە باشە دکتۆر تەوان بمبورە ئەمەوێت ینی بە عەمەلی ئەنجام با بڵین 180 بەڵێ تەواوە تەواو 180کە فی یعنی جاران 1.8 جاران 1.8 زارچکە فی جاران 1.8 یعنی جارێکیش 1.8 دووجای باڵای خۆتە 1.8 فی 25 جاران 25 بەڵێ جاران 25 جا تەواو هۆ بۆ وا دەرەچێ بیدەمن بۆ ساڵ خەلە لێکمانێ با چایتیکەی بیدەمن ئەمە تا تۆ 145 نووسرا بوو في 25 سیرکە 81 کیلۆ نابی لە 81 کیلۆ زیاتر بیش واتە ئەگەر کەسێک کێشی بڵین باڵای 180 سانتیم بوو پێویستە کێشی 81 کیلۆ بێ دووجای باڵای خۆت في 25 دەکەی ئەو کاتە دوا چێشی نمونەیتە دوا چێشی نمونەیتە نابی لەوەندەی زیاتر بێتن طبعا باسمان کرد گوتمان لە 25 لە بۆ سی ئەوانە پێی دەوترێت کێشی زیادە باشە بەڵام ناستە بابەتی قەڵەوی لە سی لە بۆ 35ەوە ئینجا داخلی قەڵەوی دەبین یعنی 5 کیلۆ 4 کیلۆ هیچ خاتر و خۆترێکی تیا زیاتر بێیان کەمتر بێ دروستە ئەوە کێشی زیادەیە ناستە بابەتی قەڵەوی عادەتەن تقریبا بە نزیکەی یعنی کە دەرێن سەرویسی بە نزیکەی 15 کیلۆ زیاتر بیتن ئەو دەستی قەڵەوی داخلی قەڵەوی دەبین باش اینجا پێم خۆشە گفتوگۆ لەسەر ڕێگا تەندروستەکانی دابەزاندنی کێش بکەین با پێم بڵێ لە یەکەم ڕێگاوە چی بکەین بۆی کە کێشی زیادەی لەشمان داببەزێنی زۆر باش ئەوە یەکێک لەو پێوەرانەیە کە باسمان کرد کە کەسی چارەخوازێتە لای ئێمە پشکنینی دەستەی لە بۆ دەکەی بە جیهازی ئیمبادی هاینەن ئەو پێوەرە لە بۆ دیاری دەکاتن فمەسەلەن ڕێژەی چەوری جەستەت چەندە ڕێژەی ماسوولکە چەندە پێکاتەکانی تر وەکو ڕێژەی ئاوی جەستەت ئەو خوێنەکە ئێسک پێک دەهێنن و کەمەرت چەندە باشە لەسەر ئەساسە بڕیار دەدەن زۆر جار هەیە هەندێک کەس وەرزشوانە باشە کە وەرزشوانە فەرق دەکاتن دەبین ماسوولکەی زیاترە هەموو بابەتەکە چەوری نییە لۆیە پشکنینین بە جیهازی ئیمبادی زۆر گرنگە لە بۆ کەسەکە دیاری بکەین فمەسەلەن ڕێژەی چەوری چەندە ئیشمان لەگەت چەوریە چکە کەڵەکەبوونی چەوری دەبتە هۆکاری چ دابەزینی ئاستی ئاوی لەش وەکو ترێ لەگەڵ مێوش چەندە ئەویان وشکراوەیە ئەویان با بڵێن تەڕە ئاوی زیاتر تێدایە کاتێککە وشک دەبێتەوە
ئەوەی کە تێدایەتی تەنها شەکر و مەحادن و خوێەکانی جەستی هامان پێوەرە ڕێک بە ئەندازی ئەو چەوری کە لە جەستتدا هەیە ئەوەندە لەتر ئاو لە جەستت کەم دەکاتن لۆیە لە کەسانی قەڵەو ڕێژەی دابەزینی ئاو زۆرترە فاکتەرێکە لە بۆ دروستبوونی نەخۆشیەکانی وەکو با بڵێن بەرزەپەستانی خوێن دروستبوونی شەکری زۆری دوو و نەخۆشیەکانی تر باشە ڕێگەی تەندروست بەو شێوازێ دیاری دەکرێتن دەبی لەگەڵ کەسی چارەخواز دابنیش فمەسەرەن پاش ئەوەی پشکنینی دەستەمان لە بۆ کرد پێمان گوتکە ئەتو ئەوەندە چەوری زیادەت هەیە پێویستە دای بەزێنی پاشان لەلایەنی شێوازی ژیانکردن لێ دەپرسیکە خەوی چۆنە خۆراژی چۆنە ئایا جوڵەی ڕۆژانەی هەیە یان نە پاشان هەندێک جۆری دا و دەرمان بەڕاستی فاکتەرن لە بۆ هۆکاری قەڵەوی و هەندێک جۆری نەخۆشی هۆکارن بۆ قەڵەوی ئەو دەرمانانە کە بەکاردەهێنرێت لەلایەن پزیشکانی پسپۆر لە بۆ ئەوانەی کە بابەتی دەرونی وەردەگرێن زۆر زەر فاکتەرن لە بۆ نەخۆشی قەڵەوی ینی چێشیان زیاد دەکە ئیشتیهای خواردنیان زیاد دەکاتن ئەوانەی کە لە بۆ بابەتی شەقیقە بەکاردێنێ ئەوانەی کە لە بۆ بابەتی تەکەیوس بەکاردێنرێت هۆرمۆنە لەلایەن ئافرەتانەوە دکتۆرانی ئافرەت و ئەو دەرمانانەی کە لە بۆ بابرێن ئینزیلاق و فەقەرات و سۆفان بەکاردێنرێت فاکتەری ئەوان هەندێک دەرمان لە بۆ بابەتی کەم خوێنی کە بەکاردێنرێت فاکتەری زیادبوونی چێش و قەڵەوین باشە بینە سەلایەنی با بڵێن تەندروستی هەندێک جۆری نەخۆشی خودی خۆی هۆکار لە بۆ قەڵەوی بەمەسەرەن نەخۆشیەکان چینە دایمەن ئەوانەی کە دێن بۆ لە ئێمە چەند پشکنینی چیان پێدەوترێتن وەکو بەرایی لە بۆیان بکرێتن بەمەسەرەن ئەگە کێشەی غودەی هەبێتن کەسەکە لەوانێت زۆرش خۆی ماندی دەکات ناتوانانی وەکو پێویست چێشدا بەزێنێ چکە خودی خۆی ناتوانانی وەکو پێویست چاوری بسووتێنیتن و بەکتریایکێدا فاکتەرێکی ترە ئەوانەی کە ڤیتامینسیش بۆی هەیە بەڵێ ڤیتامین دیش فاکتەرێکی ترە سترێس و قەلەقی بابەتێکی ترە هەتا گروپی خوێن زەرورە بەنسبەتەمان کەسێکی لەگەڵ کەسێکی تر پێی دەڵێ ئەو گروپانە بەجۆری گروپی خوێنی خۆت ئەو خۆراکانە هەستیارن لەبوت کە دەڵێن خۆراکی هەستیار واتە دوو کێشەمان لە بۆی هەیە ورک دروست دەکاتن بەشێکی تریان نەخۆشی مەناعی دروست دەکاتن لەسەر ئەو ئەساس و پێوەرانە لەگەڵ چارە خوازەکەی خۆدا دەنیشی ئینجا بەرنامەی لە بۆ دادەنرێتن فمەسەلەن خشتێکی خۆراکی تەندروستی لە بۆ دادەنرێتن پێی گروپی خوێن وایە گروپی خوێنیش دەور دەبینی بەڵێ بەڵێ ینی بە نمونەیەکێک ئۆزایت بێ بڵێ جیاوازە لەوەی کە کەسێک گروپێکی تری هەبێت ئەوانەی ئۆزائیدن ئەوانەی کە بینە گۆشتخۆری باشن باشە بە شێوەیەکی گشت بە شێوەی گشتی دوشی گێدایان بەهێزترە بەڵام ئەگەر لەو لاوە ئەی گروپی ئەی وەگرین دەبین تشی مەعیدەیان باوران گێدەیان لاوازە زۆر زار بە خواردنی گۆشتی سۆر بە خواردنی پەتاتە و ساوەڕ و زۆرە بابتن لا ئیرادی هەز دەکەن زستیان پێ ئەستور دەبێتن حساسن دەبۆ ئەوەیان هەر تەمبەشەشیان کە لەگەڵیان دانیشە دەرە من حەزم لا گۆشتی سۆر نییە ینی گۆشتی سوور کاریگەری زۆر لەسەر ئۆزایت ناکە یعنی تشی گەدایان باشترە بەڵێ لە بۆ ئەو گروپە لە بۆ گروپی بی ئەوانە گۆشتی سوور باشترین بژاردەیە باشە دکتۆر هەندێک جار لە سوۆسیال میدیایە ئەیبینین تەوان بەداخۆیانی خەڵک زۆر کەوتو ژێر کاریگەری ئەو جۆرە ڤیددیۆیانەوە بۆ نمونە جیراوەیەک دروستەکە لیمۆیە زەنجەبیلە ئاوە ئەڵێ ئەمە هەموو بەیانیەک بەسکی نەشتەبی خۆ تۆ ئەتوانی کێشە داوەزێنی یاخود کۆمەڵێ سرکەی سێو بۆ نمونەڵێ کەوچێکی زەڵاتە بخەرە یەک پەرداخەوە بە سکی نەشتە بیخۆبیانیان کێشدا ئابەزێنی ئەسڵ و ئەساسی هەیە و بابەتانە ئەوە نەزیاتر لە بۆ بەهێزکردنی تشی مەعیدێکە بەکاردەهێنرێ بەڵام ئەوانە بەتەنیا نابنە هۆی سووتاندنی چەوری کە دەرێن دابەزینی چێش زۆر فاکتەر هێدا دەبەزی بەڵام ئەتو چیدا دەبەزێنی ئایا چەوریدا دەبەزێنی یان ئاوی جەستە دێنیە خوارێ زۆربەی ئەو پرۆستاتە ئێستا کە لە بازار و لە مارکێتینگ هەیە لە بەکارهێنانی شەربەتی ئەوانەکە لە بۆ چێشدا بەزین بەکاردەهێنرێن قاوە و چایە و شتانە بەکاردەهێنرێتن بەڕاستی زەرت بە کلیەکان دەگەێنێت تەنها ئاوی جەستتدا دەبەزێنیتن بڕێشی زۆر لە کافاینی تێدا باڵێن قاوە بە سەوزی قاوە بە ڕەشی یعنی نسبەتی زۆری کافاین تێدا خەسڵەتی کافاین چییە ئاوی جەستت دادەبەزێنیت
یعنی وا دەکاتن زیاتر میز بکاتن و کەسە ئاوی جەستدا دەبەزێنێت زیاد لەو بابەتەش زۆر جار هەندێک پێکاتە هەیە لە خودی ئەو شربەتە وەکو سینالیف یعنی کە پێدەوتر لاگزێتیڤە یعنی گەڵای سینەمەچی پێدەوترێ بڕۆ زۆر بڕان دەکەن تەماشاکە تێیدایە یعنی فمەسەلەن دەی خۆی وەکو ئەو کەسەیە کە سەرەتا تەقەڵوسات دروست دەکاتن ئاوی جەستەدا دەبەزێت تووشی ئیسهالی دەکاتن ئینسان بەخۆ دەزانێت ئەوەی کە تووشی ئیسهالی بێتن زۆر جار هەیە پێویست دەکە ئاویشی بخێسەری هەتاوە جەستەی وشک نەبییتەوە باشە هەموو ئەو فاکتەرانەی تێدایە هەندێک شربەت و بڕان هەیە لە بازاڕەکان بەداخەوە لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا قەدەغە کراوە ئێستاکە بوتە ترند و لە سوۆسیال میدیا دەفرۆشێ هایدرۆکسی کات لە بۆ بابەتی داوەزینی چێشە زیادکردنی چێشە یعنی ئەو کەسێک کە بەکاردێنی ڕاستە وەزنی دادەبەزێنی بەڵام محتەمەلە لە بۆ توشببوونی با بڕێن بەرزەپەستانی خوێن لە خۆشی دڵ و هەمان کات سەرەکیترین ئەندام کە جگەرە کە زیانی پێ بگەێنێت کاتە ئەو موادانەی کە لە سوۆسیال میدیایە بە شێوەی ئۆنلاین ڕێکلامی بۆکرێ ئەڵێ بە هەفتەیەک 5 کیلۆ داوەزێنە بە مانجێک 20 کیلۆ داوەزێنە هەمووی زیانی تەندروستی بە جەستاگەێن جەستە وشک دەکاتەوە زیاتر دابەزاندنی ئاوی جەستەی دوای ئەوە ئێمە چارەخوازی خۆمان هەبووە سەردانی شوێنی کاکتۆرە من هەش دەستە حەب بەکارهێنە بیدایەت دابەزیم بەڵام کە وازم لێهێنێک سەر دوو هێندە زیادم کردەوە ئاوی جەستی دادەبەزێنیت ئەگەر چەوری دابەزێنی کە ئەو کاتە ناتوانانی بە ئاسانی و چەوری دروستکەوە یعنی باش دکتۆر با بچینە سەر بابەتێکی تر وڵات دوو پرسیارم ماوە چکە کاتیش بەس بە کورتی وەڵام بیتەوە مەمەچاوە پرسیارێکیان باسی کۆمەڵە کەس بەناباتە بەردەم نەشتەرگەری مایدە بڕیم بێت یاخود دەرێنانی چۆریەکانی جەستەی بێ پرسیاری دووەمیشم جۆرەکانی پێڕەوکردنی خواردنی دایت و ئەو بابەتانێ حەزەکەم هەمووی بکەی بەیەک و وەڵامیکی بختم بیتەوە تەمان ئەمە بە هیچ شێوەیەک لەگەر نەشتەرگەری دانێنە باشە چونکە هەر ئەوەی کە بە خۆت ئیرادەت هەبیتن دەتوانی چێش دابەزێنی نەخۆشی من چارەخوازی من توانی وێتی بە ڕێگەی تەندروست 45 کیلۆسی 1 کیلۆ دابەزێنی یعنی بەڵام کە هەندێک کەس ئیرادیان یەدەێن ئەمە ناتوانێت باشە لۆ ئیلا دەبی جەستت ئیزبار بکەیت لەبەر ئازاری مەعیدت نەتوانی خواردن بخۆی ئەوانە کە دەستنە بابەتی گاستریک بایپاس و بابرێن نەشتەرگەری مەعیدا کۆمەڵێک کێشەیان لە بۆ دروست دەبێتن باشە ئەو ڕێڕەوە کە دەبەردرێتن و ئەو خواردنە کە بەڕقی دێتە ناو مەحیدەشی دەبتەوە پاشان دایرێک دەستە چێندر ڕێی خەڵۆکشی بارێک و لێندر پێکاتەکانی هەڵ دەمژرێتن باشە کە دەبڕدرێتی ڕاستە ئەو خواردنە بەڕقی دەسیتە ڕێخەڵۆکی باریک ناتوانێت ئەو پێکاتانە هەڵ بمژرێت بەهۆی ئەو ڕقی ئەو پێکاتانەوە لە ڕێخەڵۆکی باریک کێشە چی لە بۆ دروست دەکەیت پێ دەوترێت داون سینتۆڕۆم باشە یعنی کاتە تۆ مەعیدەشت ببڕی دوای مەعیدە بڕێنەکەش هەر پێویستت بە خۆپارێزی بەڵێ ناتوانێت ئەو کاتی لە بە ئازاری مەعیدت ناتوانێت باشە ئەو حالەتە یعنی فمثلەن کەسەکە لە بە ئازاری مەعیدەی ناهاوێتەوە باشە هێڵین زیدێتەوە ڕشانەوە دروست دەبێتن زۆر جار هەیە ئەبەکانی ئازارچێنی و با بڵێن ئەومی فرازۆلی لە بۆ دادەنرێتن یان کۆمەڵێشتی لێ قەدەغە دەکرێتن ئێ باشە دوو بە شێوەجی تەندروست نایە ئەوەی جێبەجێ بکە دوو فاکتەری تکە تووشی پوکانەوەی ئێسک دەبن تووشی کەم خوێنی دەبن هەندێک حالەتی ڤیتامینی وەکو B12 B1 و کالیسیۆم حاڵەتێکە بڵێ ئەتەوێت بڵیت کە بڕینی گەدا زیانی تەندروستی کە ئەوانە دروست دەبن ئیتر هەتا ینی کاریگەری هەیە لە دوای بۆ کێشە زۆرە دادەبەزێنی بڕینی گەدا محتەملە لە بۆ تووشی بەردی زراویش ببیتن کەسەکە تووشی حالەتی دەرونی دەبێت چونکە هەندێک ڤیتامینە دۆکو B12 B1 و ئەوانە پەیوەندی بەلایانی سۆزداری کەسەکەی و بەلایانی دەرونی هەیە بە شێوەیەکی گشتی ئەمە بە هیچ شێوەیەک لەگەڵ بڕینی گەدا دانین ئەو کاتە ئیزبار دەبی لەبە ئازاری مەعیدەت ناتوانانی خواردنەکەی بخۆی دەی بۆش ناتوانانی بەڕزیم شێوازێکی تەندروست ئەمە بڕینی گەدا ئەوە تێگەشتین کە زیانی تەندروستی هەیە بابینە سەر پەیڕەوکردنی
سیستەمی خۆراکی دایت بەڵێ یعنی بیت چۆن بتوانین خۆراکی دایت بکەین بە لایفستایلی ژیانی خۆمان هەمیشە لەسەری بتوانین پێی ڕەوی بکەین چکە بەڕاستی یەکێک لە کێشەکانەوەیە کە یەکێگەڵە چەورنی یەکێگەڵێ خوێتیانە ئەی کۆمەڵێ ئەشکال هەیە تا ڕاید لەگەڵیە ئەجا باسێکیەوەم بۆ بکە دکتۆر تەبحان دایت بە ژێرەی کەسەکە دەگۆڕێت باشە خۆراکی تەندروست کە دین سەر بابەتی ڕزێمکردن و دایت دەبی دوو پێوەری تێدا هەبێتن کەمکردنەوەی کاربۆهیدرات کە بە مەزدەری شەکر و دادەنرێتن لە بۆ پرۆتین و سەوزە و میوەکان باشە کەم بکرێت نەبن بڕ بکرێت نابی بن بڕکرێت نابێ بن دوو ژماردنی کەلۆری زۆر گەرینگە هەیە دەرێ خۆ ئەمن پرۆتین بار بەکاردێنم کێکی پرۆتین بەکاردێنم ئەوەی بەکاردێنن پێی دەرن بێ زەحمەت چەندی کەلۆری تێدا ئەوە تخوا دکتۆر یەکشت ئێستا من بۆ نمونە ئەم بەیانە دوایان پرۆگراماچم سەمونێگە خۆم من بە چی بزانم ئەو سەمونە چەند کالۆریتە دیارە بەمەسەرەن سەمونێک نزیکەی هەفتە دەبوو 5 گرامە نزیکەی 270 کالۆری دەداتی باشە 270 باڵێ ئەوە جاخۆ دکتۆرەوە بێ سێ چارە بچیتە سەر جیازی ڕاکردن تاوەکو حەلی بکەی وەزان سار هەنگاو دەنێ لە بۆ ئەوەی کە یەک با بڵێن یەک کالۆری بسووتێنی چار هەنگاو یعنی ئەتو ئەگەر بمەوێ دائیمە دەبی ئەو محادلێ هەبێتن لە کەسانی ئەوان کە دانەوێت چێش دابەزێرن دەبی بڕی سووتاندنی چەوری عفۆن بڕی سووتاندنی کەلۆری زیاتر بی لەوەی کەوەری دەگری یعنی ئەوەی کە دێ سووتێنی دەبی زیاتر بیتن لەوەی کەوەری دەگری کەواتە دکتۆر ئەگەر ڕۆژانە یەک سەمون بخۆین نازانم بەیعەتەی بە قسەکەم ئەگەر سەمونێک بخۆیت ئایا دوایی وەرزشی لەگەڵا بکەی بیسووتێنیت ئاسایی یان ئاسایی نیە ئەوە دیسان دەستۆ سەر ئەو بابەتەی ئێمە تازە باسی ئەومان کرد پاش ئەوەش کە کێشی وەزنی میسالی دیاری کرد 81 کیلۆگرامەکە باشە فی 24 کاتژمێری دەکەی پێ دەرێ ئەو دەبڕە کالۆریت پێویستە لە ڕۆژێکیدا باشە فمەسەن هەیە 1800 کالۆریت هەیە یان 1200 کالۆریت هەیە باشە نابی ئەو بڕە کالۆریە زیاتر بی لە پێویستی ڕۆژانەی خۆت دوو زوڵەی وەرزشی زۆر گرنگە ئەگە بتێ بە شێوازێکی تەندروست و خێراتر چێشت دابەزێنی یعنی وەرزشیش گرنگە سێ خەوی تەندروست بە ئەندازەی ئەو وەرزشێکە ڕۆژانە هەوڵی لە بۆ دەدەی و هەتا وەکو خۆراکەی بسووتێنی کێوزە خەو ئەوە دە تەندروستە زۆربەی کە ئەو کەسانی کە دێنە کرەمە بامەر و کوچارە خواست کێشەی کەم خەویان هەیە کاتێک کە پێیان دەڵێ نارێن 8 سەعات لە بۆمە بنن خەوی تەندروست لای ئێمە 5 سەعاتە باشە 3 سەعات پێیان دەوترێت کاژمێری بایۆلۆجی دەسە 1 2 3 ئەو سێ کاتە تو دەبی لە خەوی قوڵدابی دوو کاتی سەرەتاییشت پێویستە 11 لە بۆ 12 بۆ ئەوەی بکەوینە ئەو خەوی قوڵە باشە کە دەکەوی خەوی قوڵەوە لە کاژمێر یەک ئەگەر لە خەوی قوڵدابی ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆل قەلاقی و سترێز ناسرەیە دادەبەزیتە کەمترین ئاست بەدیری ئەو چی ئیش دەکاتن گرۆث هۆرمۆن ئیش دەکاتن هۆرمۆنی گەشە ئیش دەکاتن چ دەکاتن هۆرمۆنی گەشە چەوری دەسووتێنێتن مازوڵکەی دروست دەکاتن و لە بۆ هەتا لە بۆ منداڵانش زۆر گری لە بۆ دروستکردنی مازوڵکە و لە بۆ گەشتەکردنی کەسەکە و هەموو ئەوانەی لە پیاوان لە ئافرەتان کێشەی نەزۆچیان هەیە ناڕێشی هۆرمۆناتیان هەیە تەنکەی یوسیان هەیە دەبا ئەوەشمان باس کردوە لە بابەتی نەخۆشیەکان فاکتەرێک لە پاڵ خۆراکیەکە کەم خەویە بەسەڕاحەت ئەوانەی ئازاری ئەژنۆ و جمگە ئەوانە هەیە و کارەکەی دیسان کەم خەویە لە پاڵ خۆراکیەکەی هەموو ئەوانە تەنزیم دەبن چا دەبن بە خەوی تەندروست خەوی تەندروست لای ئێمە 5 سەعاتە 11 لە بۆ سێ بەیانی حەزەکەی چاری بەیانی بە خەوبەر وەرە دکتۆر لە کۆتاییە بە یەک بوشە وەڵامم بەر لە شولارێکی جوان ئەوەی کابینین پێوترێت لە شولارێکی وەرزشی جوان پێ دوایە هۆکارەکەی لە 175 خواردن بێت و لە 125ەکەی تری هۆکارەکانی تر بێ بۆ نمونە وەرزشکردن و ئەوانە خۆی هەموو ئەوانە پێکەوە دەبی ئیش بکات باشە یعنی هەم خۆراک باشە ینی هەم دایتەکە هەم وەرزش هەم خەو ئەو سێ فاکتەری دەبی هەستێکی تێدا هەبێتن ئەگەر
هەستێکی تێدا نەبی تەندروست نییە بەسەڕات. دەستخۆش دکتۆریان زۆر سپاس گفتوگویەکی بە چێژمان کرد. پێم وایە هەموو بینەران ئەتوانن سوودی لێ ببینێ نەگەر سێر بکەن یاخود دواتر سێری بکەن. سپاس بۆ ئامادەبوونت بۆ ڕێنماییەکانت خزمەت هەر بژیت. بڵند جەمال گەنجێکە و دانیشتووی باشووری هەرێمی کوردستانە. ئەو گەنجە حەز و خولیای بۆ کەلوپەلی کللتوری هەیە و لە هەر کوێ دانەیەک ببینێت دەیبات و لە ماڵەکەی خۆیدا شوێنێکی بۆ دەکاتەوە. دێرینی هاوکارم لەگەڵ هاوکارەکانی ترم چوونەتە ماڵی بڵند و راپۆرتێکی جوانیان بۆ ئامادە کردوین بە پێکەوە بینەری بین. لە جلوبەرگەکەم ڕا دیارە لە شوێنێکم هەر گۆشەیەکی پڕە لە شتی کۆن. من لە ماڵی گەنجێکم کە ماڵەکەی پڕ کردووە لە شتی کۆن. لەگەڵم بن با بزانین ئەم گەنجە ئەم شتانەی لەکوێ هێناوە بۆچی ماڵەکەی پڕ کردووە لە شتی کللتوری. أبن أبلي بلالي أبن أبلي الفتو لجيل أبلي كتدلي بمشارة بلي دلي بشور لجيل أبلي من وەکو گەنجێکی قازای پیرمام هەر لە منداڵیەوە خولیای شتی کۆن و فۆلکلۆریم هەبووە. هەردا گەشتکردنمدا بە وڵاتاندا هەر شتێک جوان بێ و فۆلکلۆری و کۆن بێ کۆم کردوتەوە. ئێستاش لە ماڵەکەمدا دامناوە. مەسەلەن ئێستا ئەوە ئی شارەکانی عێراقە، ئی یۆنان، ئەسینا، ئی ئەڵمانیای، ئی ڕۆمای، ئیتالیا، ئەنی هەموو پایتەختەکانم وەلایە. ئەو سیارانە ئەو پێی دەرێن بە ڕازیلی تەکسی قەدیم بووە. ئەو فانوسانەش هەر وەکو شتەکانی تر کۆن و کردەواری لە جێگای جیاجیا پەیدام کردووە کە لە کۆندا بەکاردەهاتە باتی کارەبا و هەر ئێستاش لە بۆ جوانی لە ماڵەکەمدا دامناوە کوشتەکانی تر. وەسوسینا بلی و گەشت کرد بوغار بووری فەیدە نەکرد ژێرە بیگوت فەیدە نەکرد و وێشکی بگوت فەیدە نەکرد. ئێستا بۆ نمونە ئەو خەنجەرە دبانی پێدەرێن تەمەنی 130 سال 40 سال دەبی. ئەوە لای هاوڕێکی بابم بوو بە دیاری لۆ هینامە لێرە لە شتەکانی تر دانێن بە جوانی. ئەوەش شتێکی کۆنی کوردەواریە. بنکەی ڕۆشنبیری لالێژ بۆ دووەم ساڵ فستیڤاڵی ڕۆشنبیری ئەنجام دەدات و تێیدا چەندین کار و چالاکی کللتوری جیاواز ئەنجام دران. جێگری سەرۆکی بنکەی لالێژ دەڵێت هەموو کارێک کە بۆ خزمەتی ئێزدیەکان ئەنجام ئەدرێت بە پاڵپشتی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستانە. پرێمە سەرەکانیە لە سەناتیان مەیە بڕێوەچوو. ئێزدیێن دەڤەرێن جوداجودا بەشدار بوون.
هەر یەک جوان کەلتوری خوان نەمایش کرد و هەر دەڤەرێکی تایبەتمەندیە خۆ هەیە. ام وكو هردو تايت شنغالو سنوني الفي فيستيفالا على 2025 وكو بيشنگه هكي فلكلور شنغالي ام الفي ده بشكدار بوينا او جي دام دي ديار بكن فلكلور ما شنغالي كا كفناتياوي چندا او چتشتي دي تنگرن هروسا برهمه چای شنگاله معانینا ام مش خلقی خور دیار بکن ابي بشکدار بون البي فستاوالا مدا گدا زامن او برهمه چای شنگاله چنگ دی نافدار بو بریجی و هر و سامینه نافدار النف همو برهمه وان چای کردستانی دا تشتكي گلکی گرنگا کو ایروکا اف کلتور ما الهيرا دست بيكرين كو اف فستيفالا چيكري دست خوشي الفكراوان كم هزركا گلكا جوانا والبشتوانيا حموات كم هر كسكي هاد بت كو بشتواني كربت دست خوشي ليت كم ئەو فەستیڤاڵە پشتەوانیە سەرۆکی حکوومەتە هەرێمە کوردستانی هاتە ساحکردن. وەکو گرنگیەک بە پێکهاتای زدی بریار هاتەدان کو ساڵانە ئەو فەستیڤاڵە بێتە ساحکردن. بنیاتی بنگێلا لە شەڕۆشنبیری و کۆمەڵاتی ساڵانە فیستەڤالێکی ئامادەکردن و دوێ فیستەڤالێشدا شەهرە گرنگ بوومە ئەوە کولدەڤەرین جودا جوداین ئێزدیان ئەتێن بەشداری تێدا دەکەن یعنی دەڤەرین ئێزدیان ژەگرتو ببینی گەلک جارانش دەڤەرێکی بۆ دەڤەرێکی جلکێتوان فەرقن هەندێک جارە عادات و تەقالیدی زەواجێ فەرقن بۆ نمونە هەندێک ڕێوڕسم و مەراسیم و ئەوێ دێت هەنج منتەقەکی بۆ منتەقەکی جیاوازیە کاتێدایفە ئاشنابوونە بۆن عادات و تەقالیدا تەڤی فەرمانین هاتینە سەرێ ئێزدیان لێتان و هاوانە کەلتور و ناسنامایە خوا پاراستیە ji bo nifşê nû jî hemû kar dête kirin ku bi tir giringî pê bête dan. Ev çalakên vê festîvalê jî nameyên taybet hebûn û têda xelatê bingêlalî jî bi kesateyekî hate dan. Sal bo salê bingê laliş çalakî û festivalên xwe bi tir dike ji bo yekek û bi tir xizmeta deverên êzdiya bike û hemû jî bikarbin keltûrê xwe têde nemayiş bikin. Marşingalî Kurdistan 24 Dog. لە تەوەری دووەمماندا ئەمڕۆ باز لە کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی دەستی دووە دەکەین. زۆر جار لەوانەیە هەڵە بکەین لە کڕینی ئەو جۆرە ئۆتۆمبیلانەیە و بەردەوام تووشی کێشە دەبین و دەبینە هاوڕێی منتیقەی سناعی واتە ئەو جێگایانی کە ئۆتۆمبیلەکانمان بۆ چاک دەکەنەوە. لەم بەرنمەیەدا باز لەواکەین بزانین چۆن دەتوانین باشترین جۆری ئۆتۆمبیلی دەستی دوو هەڵببژێرین بۆ ماڵی خۆمان. میوانداری سەعاد ئەمجەد شارەزا و خاوەنی کۆمپانیای ئۆتۆمبیلمان کردووە. کاک سەعاد زۆر بەخێر. زۆر مەمنون سپاس سەلام هەربژین. بالەوە دەست پێ بکەین بزانین بازاڕی ئۆتۆمبیل ئێستا چۆنە و چ ئۆتۆمبیلێک بازارێکی زۆر باشی هەیە. وڵاهی لە بازار ئێستادا چاکە باش هەبینە ئۆتۆمبیلیش دەستی دوو ئێمە زیاتر شارەزای لەومان هەیە زیاتر لەو بارەدا بڵێن کار دەکەین ئۆتۆمبیلی ینی کە چ جۆرە مارکەیەک باش بێت لە دەستی دوو جێب و ئەم تشتانە زۆر باشن ینی لە بازاردا. باش بابێنە سەرەوەی کە ئاماژەشم پێ کرد زۆرێک لە ئێمە ینی هاوڵاتی فەرمان بەرێکە بۆ نمونە کاسبێکە لە کڕینی ئۆتۆمبیل نازانێ بەڕاستی چۆن بتوانێت ئۆتۆمبیلێکی دەستی دوو مستعمل لە معرەزەکان یاخود لە پێشانگای ئۆتۆمبیلەکان بکڕێت. ڕاستە وڵی خۆی ئێستا سۆنەر هەیە ینی سۆنەر هەیە بە کاملی بۆت پشکن دەکات سارەکەت بە هەمووی پشکنین دەکاتن هەر لە ژوورەوە لە ماکینە بگرە لە گێڕی بگرە لە بۆ یاغی بگرە لە هەر هەموو شتێکت بۆ پشکنین دەکات. خۆشی دوای ژمارەی لاشەی هەیە کە ئەم سیارە لە ئەمریکا چۆن کراوە چۆن فرۆشراوە چۆن دامی پێکراوە هەر هەمووی بە تەفاسیل پێتدا. شتێکی دریش هەیە کارفاکس ئەو کارفاکسە تۆ لی بدەی یعنی پێ دەڵێ ئەم سارە لە ئەمریکا هی کێبووە چۆن کڕیوێتی بۆچی فرۆشراوە بۆچی لەوێن دەر هاوردەکراوە هەر هەموو معلوماتێکی تێدا هیچ شتێکی تێدا نیە بڵێ مەسەن شارەوە مەسەن تۆ بێ کەسێک ساختت لێ بکە یان فێڵت لێ بکە تووشی سیناعەت بکە هەموو شتێک ینی بەرچاوڕوونە. باشە دروستە بە قسەی خاوەن ئۆتۆمبیلەکە بکەی بیبێ بۆ فڵان سۆنەر نەخێر
دەستخۆش چکە ئەمە بەڕاستی زۆر کەسێت تووشێ مشکیلەوە کابرای سۆنەر بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵ خاونەکە ڕێککەوتنی پێشوەختی بەزە بە دێت کابرا مەسەلەن صاحب ئۆتۆمبیلەکەی دەڵێ کاکە مەسەلەن فلان بۆ ئاچی با بێت بۆ فەحس کرد ئەو تشتە نییە سۆنەر هەیە لە دەرەوە بۆ کوێ دەوێت بۆ خۆت بڕۆبی بە فەحسیکە سیناعە هەیە دەرەوە بۆ فەحسکردنی مەکینە و مەکینەوانی بە هەمان جۆر بە هەمان جۆر هەر کەسێک پێی وتی وڵام من دێم مەسەلەن صاحبی سارەوتی من فەحسەکەت بۆ دێنم ئەو شتە نییە بۆ خۆت بڕۆ بۆ کوێ فەحس دەکەی بڕۆ فەحسیکە وەسڵ هەیە و شت هەیە و بۆ سیارەکەت بە کاملی دەپشکنن باش ئەمە نقطەیەکی گرنگ کە ئاماژە کرد شتێکی تر هەیە سیاری گرانبەهای وەکو ڕانج ڕۆڤەر بۆ نمونە تۆ لە دووبەی ئەیەنەوە بۆ ئێرە خلیجیە تەبان لێرە تۆ چی سیارێکی گرانبەهای وەکو ڕانج ڕۆڤەرە کڕیت بە کابرا پێتەڵێت ئەمە سفری ئێرەیە من چۆن بزانم سفری ئێرەیە بەچیا بزانم هەندێک جار ئەچی بۆ پێشانگاکە یاخود بۆ شەریکەکەی ڕیجیستەر نییە پێت ناڵێ هەندێک جار پێتەڵێ هەندێک جار پێت ناڵێ کە شانسێکی لە لای ئەوان هەیە و تۆمارکراوە بەڵێ سفری ئێرەیە یاخود بۆ مارکەکانی تریش بە هەمان جۆر بەس ویستم ئاماژە بە سیارێکی گرانبەهای وەکو ئەو براندە بکەم یعنی قەزت کە هاوردەی بکەی بەڵێ ئۆتۆمبیلەکە خۆی مستعمل بێ بە سفرەوەی بکەن بە جۆرێک تر با پێت بڵێم تۆ ڕانج ڕۆڤەرێک گەێنیت لە ئیماراتەوە لە ئیمارات بەڵێ باشە نرخەکەی با بڵێن بای 19 دەفتەر دۆلارە بێ بە زمانێکی بازاڕی بەڵێ تەواوە ئەم ئۆتۆمبیلە تۆ یەنیتە هەولێر لە پێشانگاکە دایانی من یم لێ دەکڕم تۆ بە منەڵی ئەمە سفری ئێرەیە سفری کوردستان لە شەریکی ئێرە دەرکراوە من بە چیا بزانم ئەمە سفری کوردستان نییە و بەڕێستان لە ئیماراتەوە ناوتانە خۆی ئەگەر سارەکە ئەمریکی بێت کە خلیجی بێت ئەگەر خەلیجی بێت باڵە خەلیجی تووشێەوە حاڵەتەکە خەلیجیت لەوێن دەری سفری هەیە احتیادیە باش ئەزانم تۆ لێ بە مستعمەلیە ناوتە مستعمل بێ بەڵە بەڵێ دەستکاری بکەن بەڵە ڕۆژوە بۆ نمونە 20,000 کیلومتر ڕۆژتووە سفری کاتەوە ئەوە لێرە وڵی لێراوە دەبیت لەگەڵ کۆمپانیاکە مەسن تۆ دەوێت ڕەنج ڕۆڤەرە لەگەر کۆمپانیا ڕەنج ڕۆڤەر دەی بچی بیپشکنی ئەی بۆ ئەوەگە بۆی نەکردی ئەو وڵی تووشی مشکلە دەبیت ئەو تشتانە یەکەم جارە بەڕاستی گوێم لەبیت بەڵام دەبیت بۆت بپشکنن خۆی BM بێت ئەگەر مارسدس بێتن لێرە خۆ کۆمپانیامان هەیە وەکاڵی براندەکەشمان هەیە دەبیت بۆ بپشکن من شەو کە تەوەر دیاری کرا من گفتوگۆم لەگەڵ چەند خاوەن پێشانگایەکی ئۆتۆمبیل کرد یەکێک لە کێشەکان ئەمە بوو کە ساری مستعمل خلیجیێنن لەوێەوە لێرە بەحسابی سفری ئێرە براندەکان ئەیفرۆشن وتی هەندێک لە شەریکەکان بۆ منە ڕیجیستەر نییە شانسی داخڵنە پێت ناڵێکە ئایا هی ئەوان بۆ ینی ئەوان نە بەڵام ئەگەرەوەش بیپشکنی ئەویش دەردەچیت ئەگەر بیبیتە سۆنەر مەسەن سارەکە چۆن بڵێ 20,000 چۆ کردوێتی سەفەر ئەمەش لە کۆمپیوتەر دەردەچیت واتە گەڕانوی جێکی کیلۆمەتر بە دیار دەکەوێت لە کۆمپیوتەر کە تۆ لی دەدەی مەسەن ئۆتۆمبیلەکە دەپشکنی ئەوەشت بۆ دەردەکەویت ئاکە ئۆتۆمبیلەکەت سفرە یا خودت ڕۆیشتووە مستعمەلە ئەوشت بۆ بە دیار دەکەویت دەتوانانی بەو ڕێگاش بیکەی چکی زۆر جار هەیە ئۆتۆمبیلی تر لە بازاڕی یابانی ئەوانە دەستکاریان کردووە باش لە ماوەی ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەم 1-2 هەفتەی ڕابردوو منافەسەیەکی زۆر گەورە لە نێوان چینیەکان لەگەڵ براندەکانی تر دروست بووە زۆرێک لە ڤیددیۆکانی ژەمویان بوونە ترند سوشیال میدیا بۆچی ئەو کێشەیە بەردەوام هەیە کاهی خۆی ینی نازام ئەو سارانە سینێسە زۆر بووە زۆر دێنن کوالیتیان بە من هیچ باش نییە یعنی نازم ئەوانە چۆن هاتووە چۆن هێشتیانە داخیل ببن خۆش تۆزان بینیت ڤیددیوێ کە بەڵام سەریشی مناسبە و مواسەفاتیشی جوانە وانە تۆ یعنیسا تۆ دەکری بۆ خۆت بۆ خێزان مەسەن تۆ خێزان لی سوار دەبین خوانەکە ئێستا هێشتامار نەگەیشتنە هاوین بەس بگەینە هاوین ئەو پاتریە لە ڕێگا بتەقیتەوە ئەی سەلامەتی ئەو خێزانە ئەی سەلامەتی ئەو شۆفێرە ئەوە لە کوێە ئەی کوالیتەکەی ئەی پلێتەکەی ئەوێ ئەوەنە هەم بپشکندرێت یعنی بەڕاستی پلێتی ئۆتۆمبیلی سینی هەر زۆر کوالیتەکەی کەمە ئەگەر بەراوردی بگە لەگەڵ ئۆتۆمبیلی ئەمریکی پلێتی بەڕاستی زۆر بەقواتە کەواتە تۆ مەبەست دەوەیە سیاری سینی مەکڕن نەخێر بە هیچ شێوەیە ئەم قسێ لەبەرەوە نییە کە خۆت ناوەڵە لەبەرەوە شتانە بەڵام خۆم بینیمە یعنی تۆ ڤیددیۆکەت بینی هین ئەو ئۆتۆمبیلە چۆن پاترێکی لە ڕێگا تاقی ئەو خوانەکە خێزانە کەسێک تێدا بیت
چی لێ دێتن هێشتا منە گەیشتە هاوین با بگەینە هاوین ئیشەڵە کەسیش توش نابێت بەڵام کاک سعادەها چین و تەبەقەیەکی کۆمەڵگاژەیە وەکو چینە بۆرژوازەکە حەزی لە مواسەفاتی جوانە حەزی لە هەیکەل و شکڵی جوانە ئەوە یارمەتی دەرێک نییە بۆی کە بتوانێت بگا بە حەزەکەی بەلێ وڵا سیارە هەیە بۆ نمونە بە 2 دەفتەر دۆلارە مواسەفاتی ڕانجۆڤەرێکی تایە والله تۆ سەری بکە ئەو هەموو مواصفاتی تێدا مۆدیلیشی ئەوها بەرزە بۆ سعرەکەمە یعنی ئەوە تۆ لەگەڵ یانی شتەکە دیارە بۆ چییە ینی دیارە شتەکە زۆر ئەوە نیە کوالیتی باش نییە لەبەرەوە هەم سعریاندا بەزاندووە هەر ئۆتۆمبیلی سنیش زیاتر هەر هەمووی ینی بەقز دەیدەن هەتا مەسەن خەڵکەکە بیکرێتن مەبیعاتیان زیاتر بیتن شتیوە لەبەر هەمووی لەبەر کوالیتێکەیە من ئامۆژگاریت کەسێک ناکەم بیکرێتن کاک سعات بابینە سەر شێوازی کڕینی ئۆتۆمبیلی دەستی دوو پێت باشە کە یەکێکێت بۆ کڕینی ئۆتۆمبیل کەسێک لەگەڵ خۆیان بێنیان خۆی بە تەنیا بێ کاڵم کەسێک لەگەڵ خۆیان بێنێ باوشاریە گاواتە معرەز چییە لەگەڵ خۆیان بیێنێ یان خۆی بە تەنیا بێ باشترە ناوڵە طبعاً مەسەن تۆ کەسێک بینی لەم بوارەدا شارەزا بیتن لەو بینە پارێکی چاکی لێخوا بەبێەوەی کە بە شارێکە وڵە ڕاست وانە کۆمەڵە حرەکەیان هەیە ئێستا لەگەڵ من ئەڵێ جگەرێکم بەرێ ئەڵێ جگەرێکم بەرێ بابی کێشم دەست ئاوالیەکە ینی دووەقەمەوێ لەم بینەیە چوزانم نەوعێکی تر ئیشارەتێکی تر ڕاستە ئەو شتانە ئەوە وڵی خۆی ئەگەر مەسم بە عشار لەگەڵ خۆی بینیت ئەگەر جێ سیقە بیتن و خۆی باوەڕی پێ هەبیتن و زۆر جار کێشەی واشمان توش بووە مەسەلەن برادری بووە ئامۆزای بۆشتی وا بووە لەگەڵ خۆی هێناوە ئەو شتانەی لەگەڵ کردووە وانە ئەرێڵە خۆشی ئەگەر مەسن شارزای هەبیت هیچ پێویست ناکات هیچ کەسێک لەگەڵ خۆی بینیتن ئەگەر خۆی شارزای هەبیتن و ژمارە لاشی ئۆتۆمبیلەکە لێ بداتە بی پیشکنێت و معاملەی خۆی بکات و بڕات هیچ کێشێکی نابێت کاک سعات هەر بەجددی ینی خۆگە شارزاژ نەبێ چی بکە کابرا شارزا بێ خێر علا خێر خۆی معاملەکەی خۆی شارزاش نەبیتن کاغەوە سەیری تۆ ژماری لاشی ئۆتۆمبیلەکە لێدام دامەکەت بۆ دەردەچیت کە دامەکەت بینی تۆ ئەزە مەسەن ئەم سارە پێشی هەیە زمانێکی ئۆتۆمبیل لێرەش تووشی کۆمەڵی کێشە نەبوو ئەو کێشەکەی ئەمریکات بۆ حلەکە بۆ حلەکات تەمام پاش ئەوە کە تەواوت کرد دەشی سارەکە دەپشکنی کە پشکنیت دامیرەی تێدا بێت هی ئەمریکای تێدا بێت هی لە دوو بەش هەیە مەسەرەن دام کراوە لە ڕێگا مەسەن خۆنەکە لە ناقی لە بەر بووەتەوە شتێک ئەوەنە هەر هەموو بۆ دەردەچیت دەتوانی هەر هەمووی بە کاملی فاسکەی واتە ئۆتۆمبیل بەبێ پشکنین مەبەرە دەرەوەی بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ناهێل ینی ئامۆژگاری کەس ناکەمە بێ پشکنین ئۆتۆمبیل بباتە دەرەوە ئەگەر هی براکەشی بێت بچم بۆ خۆم بپشکنن بە کاملی بە مەزبوطی گێرمەکینەی بۆ ئاغی هەر هەمووی اینجا ئۆتۆمبیلەکە بکەم ئەگەر هی براشی بێت ئەو ئامۆژگاریان دەکەم باش کاک سعات طبعاً ئێوەش پیشەکەی ئێوەش بەشێکی ترە لەو کەسابەتی کە لە کۆمەڵگایە کرێ ئەمە قسەی من نییە ئەمە قسەی عامی خەڵکە بۆچی کە باسی معرەز چی ئەکرێت یان ئەو بەڕێزانی کە ئیشی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلەکەن هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان بە خراپی ناوتانەیان دێ سەبەب چییە؟ وڵای خۆی دەمێنێتەوە سەر کەسەکە مثلەن بۆ نمونە ئەڵێ قۆڵبڕ یان جۆرێک یان هەیە ئەڵێت ئێستا خۆت قسێکە کرد ئەڵێ ئەگەر هی براکی خۆشت بێ ئەڵێ بۆ منە سڵە برای خۆشی ناکاتەوە ئەگە باوکی خۆشی چێ ئۆتۆمبیلی لا بکڕێ کابرا ئیلا ویلا هەر ئەبێ دەربێکی لێدا بووڵە ڕاستە واللهی چۆن برم ناوەکەەوە ڕۆیەوە بەڵام خۆی ئەوە لەسەر کەسەکە دەمێنێتەوە تۆ ینی بەڕاستیەوە کاسبێ دەکەی بە خۆت بە حەڵالی بیکە و تاوە هیچ پێویست بە و دوشانە ناکەی ناگەی هیچ دەرەنجامێک بەتاچیت کاک سعات باسێکی سیارەی زەمان و بێ زەمانم بۆ بکە بە تایبەتی پێم وابێت لە سیارە گران بەهاکانە ئەو زەمان و بێ زەمانە هەیە بۆ من مارسیدس بێ یان BM بێ یاخود ڕانجرۆڤەر بێ خۆی زەمان ئەگەر زەمانی نەبێت و لە هەرێمی کوردستانە تۆ بیکڕیت تووشی چی مشکلەیەک تەکا لە ئایندەیە ئەگەر لێرە بیکڕیت بەڵە ئەگەر زەمان نەبێت زەمانی نەبێ زەمانی نەبێت وڵای خۆی تۆ بڕۆ زۆربەی زۆریان بشبوورە قسەکە پێ بڕم ئەڵێن بۆ من لە کەنەدا لە ئەمریکا دزیاریە و بە جۆرە لە جۆرەکان هاتوۆتە ئێرە و ئەگەر تۆ بچیتە دەرەوەی سنوور پێچێت ئەوە بێ ڕابگیرێت ڕاستە ئەوە خۆیەوە پێشموتی وتم لە بیدات پێمەتی کارفاکسەکە لێ بدەیت هەموو شتێکت پێ کار فاکس ئەو کار فاکس چۆن کڕیوانە لە ئەمریکا
چۆن فرۆشراوە بۆچی فرۆشراوە چۆن دامی پێکرا لەکوێ پێکرا مانگی چەند چ ڕۆژێک چ سعاتێک هەر هەموو زانیارەیەک تێدا ئەوەشی کە بێ زمانە و زمانە ئێستا تۆ مەسەن بچین بۆ مارکی ڕەنجۆڤەر ئەگەر بیکڕی خۆی ڕەنجۆڤەر زمانی چیت پێدەدات هەر زمانی وە بزانام ڕوونەکە و شتەکەت پێدەداتن هیچ وای زیاتر نییە ئەگەر زمان پێ بدەیانی زمانی پلێتەکەت پێ نادا زمانی شتێکی ترت پێ نادا هیچ جیاوازێکی نییە لەگەڵ ئەمریکەکە ئەگەر هاوردەی بکەیت تۆزێک ئاگاداری بی و ڕوون شتەکان بە مەزبوطی بیگۆڕی و لێ هوشیار بیدن هیچ کێشەیەکی نییە باش کاک سعات یەک وەکو کۆتا پرسیار هەندێک سیارە هەیە لە معرس با بڵین بە 20 وەرەقە بە 18 وەرەقە بە 15 وەرەقە کورە سیاری تایە بە پلی 5 گۆڕێتەوە ئەوە بە ئایفۆنە گۆڕێتەوە ئەو سیارانە دروستە بکڕێیانە بێ بەشی سێ ئەوەنە تۆ دوای بچیتەوە لای فیتەرەکە وڵاهی ئەوە جێم لێ بووە بەس هیچ شارەزایم لەوەیان نییە چکە ئیشی ئەوانش ناکەم بەڵام ئاگام لێ بۆ دەڵێن بە ئەتاریایی گۆڕنەوە نازڵ لە هەڕاجەکان لە سلێمانیە لە هەولێر هەیە بەو جۆرەیە وڵاهی ئەوە شتێکی باش نییە باوەڕ ناکەم ینی چکە توش سناعە دەبی بالفعل ئۆتۆمبیل تۆ باتێوە نەبیتەوە لە ئۆتۆمبیلێک بگۆڕی باتاری دەبی لە سناعە بخەوی هەر بژی کاک زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون هەرکی عەزیزی بەڵە بەڕێزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەیانی 24 ئەمڕۆ هیوادارین ساغ و سەلامەت بن هەر بژین خواتان لەگەڵ